بەدەم وتنەوەی دروشمی ئەڵڵاهو ئەکبەر و بەرزکردنەوەی قورئانی پیرۆز ئیدانەی بێڕێزی بە قورئانی پیرۆز دەکەن. سەرجەم چین و توێژەکانی پارێزگای هەڵەبجەن و زانایانی ئاینی پامێکیان ئاراستەی کۆمەڵگەی نێودەوڵەتی کرد و بێڕێزیکردن بە قورئانی پیرۆز بەکارێکی قێزەوەنی دەزانن. هاوکات دەژڵێن هیچ پاساوێکی ڕەوای نییە و تاوانێکی گەورەیە. ئێمە لێرەوە بەو کۆمەڵە کەسە نەفس نزم و دەست دەستۆکە و بێ ناونیشانە دەڵێن خەیاڵتان خاوە بە ڕەفتارانەتان ناتوان زەڕەیەک لە شکۆی ئیسلام و مەزنی و پیرۆزی قورئان کەم بکەنەوە. مێژوو چەندین خۆناغ لە دژایەتی قورئان و ئیسلامی بۆ تۆمار کردوین کە هەمووی بە شکۆمەندی ئیسلام و سەرشۆڕی ناحەزانی کۆتایی هاتووە. مامۆستایانی ئاینی و وڵاتیان دەڵێن قورئانی پیرۆز هێڵی سوورە هیچ کەس بۆی نییە ئەو سنوورە ببەزێنێت. دەژڵێت ئەوەی لە وڵاتی سوید ڕوویدا ڕەفتارێکی ترسنۆکان و نەفامانەیە دژە لەگەڵ مافی ئاینداری و ئازادی بیرکردنەوە. ئەوانەی کە قورئانە سووتێنن بێڕێزی بەرامبەر بە مقدساتی ئیسلامەکەن سوور ئەزان ئەم پاشە ڕۆژ هەر بۆ ئەم ئیسلامەیە هەر بۆ ئەم دینەیە شوێن کەوتوانی ڕۆژە دوای ڕۆژ زیاد دەکەن. لە وڵاتی سوید کە ئێستا لە ڕۆژی جەژنی قوربانە لە بەردەم مزگەوتی ستۆکهۆڵمە چەپەڵێکی بۆگەنی ترسنۆکی بێغیرەت قورئانە سووتێنێ، بەڵام بە سەدەها هەزار خەڵکی مسلمان قورئانی لە سکایە، قورئانی لە دڵایە، بە دڵ و بە گیان پارێزگاری لەم قورئانەیەکا. پێغەمبەری ئازیزمان قورئانی هاوڕ بۆمان ئەنا مرۆڤێکین وەجێ دەستی ئەوانۆین وانە و وەجێ دەستی ئەوانۆین قورئان سەرچاوەی دیانە. عنف دروستەکات ئەوروپا زایۆنیستەکان ئەم کارێکی ئێوەیکەن بەرپەرجانی لەلایەن ئێمەوە بێت بۆیە داوامان لە دەوڵەتی سوید ئەوەیە ئەم تاوانبارە بۆ ئەو پۆلیسانی کە پشتگیریان کردووە بدرێن بە دادگا سزای یاسای خۆیان بدرێن بۆی ئەم تووڕێقینەی کە لە ناخی ئێمەیان ناخی ئێمە موسڵمانە کۆبووەتەوە تەندروستاندا بمرکێتەوە چونکە بەڕاستی قانونەیکات ئێمە شەڵێستێکی جیامانە بێت. لە ڕۆژی جەژنی قوربانی پیرۆز لە بەردەم مزگەوتی ستۆکۆڵم لە وڵاتی سوید هاوڵاتیەکی عێراقی سوکاتی بە قورئانی پیرۆز کرد و پاشانیش سووتاندی. ئەوەش بووە هۆی نیگەرانی مسلمانانی گیان و بریندارکردنی شعوری زیاتر لە 2 ملیار مسلمان لە سەراستی وڵاتانی دنیاش کاردانەوەی بەدوای خۆی داهێنا. مسلمانانیش داوا دەکەن ڕێگە بەو جۆرە کارانە نەدرێت و ڕێکاری پێویست دژی ئەو تاوانبارە بگیرێتە بەر چونکە ڕەفتاری لەو جۆرە سنووری ئازادی و بیر و ڕای جیاوازی تێپەڕاندووە. لە درێژەی کاردانەوەکاندا لە بەرامبەر بێڕێزیکردن بە قورئانی پیرۆز لە وڵاتی سوید سەردەم چین و توێژەکانی پارێزگای هەڵەبجە گردبوونەوەی ناڕەزاییان ئەنجامدا. دووپاتیان کردەوە کە قورئانی پیرۆز هێڵی سوورە و هیچ کەس مافی بەزاندنی نییە. سامان فەتاح کەناڵی ئاسمانی پەیام هەڵەبجە.